بەرەو دنیاکەمان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. لە سیستەمی بیرکردنەوەی ئێمەدا هەر یەک لە عەقڵ و فکر و دڵ و هەستە مرۆییەکان و وەحی بەسەر جەمیوەکانیەوە تا بڵێ گرنگن و وەکو ڕووە جیاوازەکانی یەک شدوان. دەتوانین بڵین هەمیشە ئەم سیستەمە لە ڕووی ئەو مەیدانەوە کە داگیر دەکات فراوانتر بووە لە هەر شتێکی تری جگە لە خۆی لە خۆیدا ئیسلام هەردەم لە پێشکەشکردنی پەیامەکانیدا بۆ مرۆڤایەتی ڕەچاوی ئەم کراوەی و فراوانیەی کردووە. ڕێگایەکی پەیوەندی و دیالۆگێکی وای هەڵبژاردووە لەگەڵ شوێن کەوتو قسە بۆ کراوانی کە لە چوارچێوەی مەرجایەتی عەقڵدا بووە و خاوەنی ڕەهەندی فکری بووە و ڕەنجی هەستە مرۆییەکانی وەرگرتووە و پاڵی بە وەحیەوە داوە و بە ئیلهامیش فراوانی بەدەستێناوە. بڕیارەکانیشی لەسەر کۆمەڵێک بناغەی مەعقول و لۆجیکی وا دامەزراندووە کە مرۆڤ و بوونەوەران و بەدیهێنەر بەیەکەوە دەبەستێتەوە و گونجاوە لەگەڵ جێگیرە قورئانیەکاندا. ئەم پەیوەندیە کە ئیسلام لەژێر ڕۆشنایی قورئاندا سازاندوێتی هێندە بەهێز و ئەوەندە تەبایە لەگەڵ هەست و بیر و داوەری ژیری ئادەمیزاددا ئەستەمە هیچ سیستەمێکی تری پێش ئەو یان پاش ئەو هەبێت بەم ئەندازەیە ڕەچاوی هاوسەنگی نێوان عەقڵ و دڵ و ڕۆحی کردبێت. بەڵێ، ئیسلام نمونەییترین و گونجاوترین سیستەمە بۆ سروشت و توانا و لێهاتنە مرۆییەکان، چ لەسەر ئاستی جیهانە ناوەچێت تەسکەکەی مرۆڤ بێت یان لەو ڕۆوە بێت کە پەیوەندی بە هەموو گەردوونی فراوانەوە هەیە و لە ڕوانگەی وەڵامدانەوەی پێداویستیەکانیشەوە وێنە و هاوشێوەی نەبووە و نابێت. پێویستە لێرەدا ئەوەش بڵێم کە ئەم حاڵەتە تابڵەی سروشتی و ئاساییە، چونکە یەکەم سەرچاوەی ئیسلام وەحی ڕوونە و یەکەم ڕاوەکاریشی سوننەتە. لە مڕوەوە دەتوانین بڵین هەروەک قورئان موعجیزەیە، ئەم سیستەمەش کە لە پەیامەکانی ئەوەوە دروست بووە موعجیزەیەکە بۆ خۆی. هەروەک قورئان وێنەی نییە، ئیسلامیش کە بە بەرهەمی ئەو دادەنرێت بێ هاوتایە. بوون و بوونەوەران و سروش لە دنیای ڕووناچی قورئاندا لە پڕێکدا دەگۆڕێن و شێوەیەکی نوێ وەردەگرن. مرۆڤ و هەستە مادی و معنەویەکانی دەگەن بە قوڵاییەکی جیاواز. عەقڵ لە سایەی ئەو گفتارە پڕ لە ئیعجازەدا بەرز دەبێتەوە بۆ پلەی بینینی شتان وەک خۆیان. ڕۆحیش تەنها بە واریداتەکانی ئەو دەتوانێت لە شەقەی باڵ بدات و بفرێت بەرەو عەرشی کەماڵاتی تایبەت بەخۆی و هەموو شتێک بە سەڵتەنەتی دڵەوە ببەستێتەوە. ئەمە دوێنێوا بوو، ئەم ڕۆوایە سبەینێش هەروە بەردەوام دەبێت. بە مەرجێک ئیمانداران بە هەست و شعور و بیر و هەناویان ڕووی تێبکەن و هەست بە تازەیی و پاراوی و سازگاری و نورانیەتی دابەزینی یەکەم جاری بکەن و هەمان ئەو جۆش و خرۆشە لە دڵیاندا هەست پێ بکەن کە لە یەکەم شوێن کەوتواندا وروژاندی. لە ڕاستیدا ئەوانەی بەهرە و توانای ئەم جۆرە هەستکردنیان هەیە هەمیشە لە هەناسەکانی ئەودا هەستیان بە عەشق و شەوق و هەیەجان کردووە. ئەوانەش کە بە دڵ گوێیان بۆ هەڵخستووە هەموو کاتێک بە زایاڵەی زیندووبوونەوەی دوای مەرجی ئەو ڕاچڵەچیون. بەڵێ، قورئان لە ڕووی ناوەڕۆکەوە تێگەیشتنێکی نوێی بۆ جیهاد هێنا، جیهادی بێدارکردنەوەی مەردوم بۆ ناسینی خۆیان، جیهادی دروستکردنی پەیوەندی لەگەڵ هەموو بووندا، جیهادی یاخیبوون لە جیسمانیەت و نەفسانیەت، جیهاد لە دژی دوژمنایەتی و ڕق و قین و نەفرەت و شەهوەت و هەڵپە و بەخیلی و سەرجەم هەست و خۆخراپەکان کە مرۆڤ سووک دەکەن، جیهادی تێپەڕاندنی هەموو بەرژەوەندی و ترسەکان، جیهادێک کە هەمووان خۆیان بۆ فکرێکی باڵا تەرخان بکەن، جیهادێک کە تیایدا شوێن کەوتوان فەتحی دنیای ناوەوەی خۆیان بکەن، جیهادێک کە تیایدا دنیا بە هەوڵی چاوەڕوانی ئاخیرەت ببین و ئەو دی و زیندوو بکەینەوە و ئێرەش لەبەر ئەوەی پەیوەندیدارە بەوێ ئاوەدان بکەنەوە و چەندەها جیهادی تریش. قورئانی پیرۆز نزیکەی چارەکە سەدەیەک پەیامی ئەم جۆرە جیهادانەی پێشکەش بە مرۆڤەکان کرد و ڕۆژێک هات ئەو بەم پەیامە زیندووکەرەوانەی وەک درەختێکی پیرۆز، وەک درەختێک کە ڕەگەکانی لە قوڵایی زەویدا جێگیرن و لەق و پەلەکانیشی بە ئاسماندا بڵاو بوونەتەوە، گەشەی کرد و دەرکەوت و مەودایەکی پان و بەرینی گۆڕی بە بەهەشت. بەڵێ،
هەموو ئاەتێک لە کاتی نازڵبوونیدا وەکو هاژەی تاوگەیەکی بەخوڕ، چەشنی کەوسەرێکی سازگار و فوارەیەکی بەگوڕ، یان ڕاستتر بڵین وەک میوەکانی جیهانی ئولوهیەت وابوو. هەر کاتێک ئەم میوانە دەردەکەوتن لەلایەن کۆمەڵێک مشتاقی سەرشار بە ئارەزوو بەو پەڕی هەیەجانەوە لێ دەکرانەوە و دەخرانە بەردەستی دڵ و ڕۆحە نرخشناسەکان. ئەم پێشکەشکردن و بەرز نرخاندنە یەک لە دوای یەک بەردەوام دەبوون و ئەو مرۆڤە بەختەوەرانەش هەموو ڕۆژێک هاوڕێ لەگەڵ ئەفسوونی سفرەیەکی ئاسمانی جیاوازدا هەڵدەستان و دادەنیشتن. قسە بۆ کراوە چالاک و زیندوەکانی ئەو ڕۆژگارە کە بەوەها تایبەتمەندیەک سەرفراز ببوون بە یارمەتی ئەو لێزمە بارانەی کە هەموو ڕۆژێک لەسەر ئاسۆیان دەباری، وەک ئەوەی دەنجی شەیپورێکیان لە ئەبەدیەتەوە بیست بێت، ژیانێکیان بەسەر دەبرد کە پڕ بوو لە چەندین زیندووبوونەوەی دوای مەرجی یەک لەسەر یەک. لە ئەنجامدا هەر یەکێک لەوان دەبوو بە خضرێک و دەگەیشتن بە هەر کەسێک ژیانیان تێدا دەبوژاندەوە. هاودەم لەگەڵ چەندین زیندووبوونەوەی یەک لە دوای یەکدا بەرەو لووتکەی بەختی خۆیان هەنگاویان دەنا. خوای گەورە بە پەیامی يا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم. ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە بەدەم بانگەوازی خوا و پێغەمبەرەوە بچن کاتێک بانگتان دەکات بۆ بەرنامە و ڕێبازێک کە دەتان ژێنێتەوە و ژیان بەخشە. بانجی دەکردن بۆ زیندووبوونەوەی هەست و بیر و ڕۆح و دڵ. ئەوانیش بێ هیچ دوو دڵی وەستان دەیانوێت ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. پەروەردگارە، بەڕاستی ئێمە گوێمان لە بانگخوازێک بوو بانگی کردین بۆ ئیمان و دەیفەرموو ئیمان بهێنن بە پەروەردگارتان، جا ئێمەش خێرا باوەڕمان هێنا و وتمان پەروەردگارە دەتۆش لە گوناه و هەڵەکانمان خۆش ببە، چاوپۆشی بکە لە کردارە ناپەسەندەکانمان و لەسەر ڕێبازی چاکان و بەختەوەران بمان مرێنە و لەگەڵ ئەواندا کۆمان بکەرەوە و بەدەم ئەم بانگەوازەوە دەڕۆیشتن. نهێنی ئەم هەمیشە زیندووبوونەی ئەوان تا ڕادەیەکی زۆر لەو کەش و هەوایەدا حەشار درابوو کە تێیدا دەژیان. ئەم مرۆڤانە لە دڵەوە گوێیان بۆ قورئان ڕادەگرت و خاوەنی بڕیارێکی لە پێشین نەبوون بەرامبەری. لە ناخی دڵەوە باوەڕیان پێی بوو و لەژێر ڕۆشنایی ئەم کتێبە مەزنەدا بەرەو خوا هەنگاویان دەنا و لە ناخەوە ئەویان خۆش دەویست. هەر بە خۆشویستنیشەوە نەدەوەستان، بەڵکو هاوڕێ لەگەڵ عەشقێکی قوڵدا ئەو پەڕی توانای خۆیان دەخستە کار بۆ ئەوەی لەلایەن کەسانی تریشەوە قبول بکرێت و خۆش بویسترێت. تا بڵێی هەستیار بوون بەرامبەر بەوەی کە بیر و هەستە ئیسلامیەکان بە ڕەنجی ئارەزوەکانی خۆیان لەکەدار نەکەن و تێدەکۆشان بە هەمان ڕەنگ و شکڵ و شێوە و تام و بۆنی خۆیەوە بیهێنە سەر زمان و نوێنەرایەتی بکەن. هەر بۆیە هەمیشە دەیانتوانی وەڵامی ئەرێنی لە بەرامبەرەکانیان وەربگرن. ئالەم کەش و هەواڕووناکەی ئەواندا قورئانیش و ئیسلامیش وەک خۆیان خەڵکی لێیان تێدەگەیشتن و زۆرینەی مەردوم دەیانتوانی بێ هیچ بربەستێک پێی بگەن و لێی تێبگەن. دەیانتوانی بە چاوی دڵ گەورەی خوای گەورە لەودا ببین و بەو عەقڵ و لۆجیک و داوەری ژیریەیشان کە خاڵی بوو لە هەموو نەنجی و بڕیارێکی لە پێشین دەیانتوانی هەموو شتێک وەک خۆی هەڵبسەنجێنن. ئەوان هەرگیز لە زانیاری ڕوت و پەتیدا نەدەچەقین. ئەوان لە سەرجەم کاروبارەکانیاندا دەیانتوانی بە خێرایی لە زانستەوە بەرەو کردار بپەڕنەوە و ڕەفتاریان هەنگاوێک دەخستە پێش زانین و بەوەی کە دەیانتوانی زانیاریە کەڵەکەبووەکانیان بکەن بە هێزێکی جوڵێنەر زۆر بە ئاسانی زانینی نەزەریان دەگۆڕی بە کردار و ڕەفتار. ئەم مرۆڤانەی کە بە یارمەتی فراوانی ویژدانیان بە تەواوەتی لە ئامانجی بەدیهاتنی مرۆڤ و نهێنی دروستبوونی تێدەگەیشتن، ئەو شتانەی کە کەسانی تر لە مادە و چێژە جەستەیی و ئارەزوە نەفسیەکاندا بەدوایان وێڵ بوون، ئەوان لە ڕووکردنە خوا و لە هاودەمی ئەودا بێکەم و کورتی دەیان چەشت.
بەوەی کە لەسەر جەمتەسچی و تەنگەبەریەکانی جسمانیەت ڕزگاریان بووبوو هەموو ڕۆژێک لە جیهانی پان و بەرینی دڵدا دەگەیشتن بە قوڵاییەکی جیاوازتر. ئەم جۆرە ژیانە هەتا ئەمڕۆ و لە چەندین ڕۆژگاری جیاوازدا ئەگەرچی بە شێوەی پچڕپچڕیش بوو بێت هەر بەردەوام بووە و لە سایەی تەفسیرێکی پتەوی قورئانیدا و جیهانبینیەکی ڕازڕەوی ئیسلامدا ڕاستتر بڵین لە سایەی ئەو سیستەمە سەرسوڕهێنەرەی ژیان کە خاوەنی ئاسۆی ئاسمان بووە و تەنانەت لە جیهانی خەونەکانیشدا بە خەیاڵی کەسدا نەهاتووە دووبارە بووەتەوە. کات چەند بگۆڕێت و سەردەمەکان چەند جیاواز بن هیچ ڕێگرێک نییە لە بەردەم مرۆڤەکاندا بۆ ئەوەی تا ئەم ئەندازەیە ببن بە بوونەوەرانی ڕۆحانی. هەمان ئەم سەرکەوتنە دەکرێت لەم ڕۆژدا دووبارە ڕوو بداتەوە بە مەرجێک مسلمانان لەو چوارچێوەیەدا کە کەمێک پێش ئێستا کێشامان خاوەنی ڕۆحێکی باشی بەرەنگاربوونەوە بن و هەمیشە وریا و هۆشیار بن و لە هیچ حاڵەتێکدا دووچاری خاوبوونەوە نەبن و ژیانیان لەو دی و سنووری نەفس و جەستەوە و لە ئاسۆی دڵ و ڕۆحدا بەسەر ببەن و هەمیشە لە ئامادەباشیدا بن دژی ئەو خراپەکاریە گریمان کراوانەی کە دەکرێت لە سروشت و ماهیەتی مرۆییەوە سەر هەڵبدەن و نەهێڵن هیچ بیرێکی نەرێنی لەسەر ئاستی دنیای ناوەوەیان بێتە مەیدان. لە ڕاستیدا یەکێک لە تایبەتمەندیە گرنگەکانی بیری ئیسلامی بریتێلەوەی ئەم ژیانی دنیایی کە لەلایەن هەندێکەوە وەک شتێکی سووک و بێنرخ تەماشا دەکرێت لای مسلمان دەبێت بە جێگەی ئاوەدانکردنەوەی ژیان و بەستنەوەی هەموو شتەکانی ناوی بەڕەزامەندی خواوە و دەیکات بە هۆڵی چاوەڕوانی ئاخیرەت و دەیگۆڕێت بە ژینگەیەک کە ئیرەیی پێ ببرێت. لەم ڕوانگەیەوە دەتوانرێت هەموو کاتێک وەک ڕێڕە و بەندەر و ڕەمپا و چێڵگەی دواڕۆژ لەم دنیایە بڕوانرێت. بەڵێ کاتێک ئیسلام قسە بۆ کراوەکانی دەدوێنێت ڕەچاوی سەرجەم هەستە دەرەکی و ناوەچیەکان و بیر و شعور و لۆجیک و توانای تێگەیشتنیان دەکات. ئەو مرۆڤەکان بە خۆیان و هەموو ئامێر و کۆئەندام و توانا و بەهرە و لایەنە ناسکەکانیانەوە وەک یەک پارچەی دابەش نەبوو قبول دەکات و لەو چوارچێوەیەدا گفتوگۆیان لەگەڵدا ساز دەکات. وەڵامی ئارەزوەکانیان دەداتەوە و هەموو پێداویستیە سروشتی و مرۆییەکانیان دەهێنێتە جێ و زەمینەیەکی وا لەباریان بۆ دەڕەخسێنێت کە توانە و لێهاتنەکانیان بتوانن لە هەموو کات و شوێنێکدا بتەقنەوە و بکرێنەوە. یەکێکی تر لە خەسڵەتەکانی تری فیکری ئیسلامی ئەوەیە کە لە بری زانیاریە جۆرا و جۆرەکان لە قورئان و سوننەتەوە سەرچاوە دەگرێت. لەم لایەنەیەوە ئەو لەسەر جەمپێکاتە ئاینی و تەوژمە فەلسەفیەکانی دی جیا دەبێتەوە. بەڵێ ئیسلام لەو ڕۆژەوەی دەرکەوتووە هەمیشە خۆی بەدوور گرتووە لە میراتی کۆن و ئەو جیهانبینیە جیاوازانەی کە لەسەر شێوەی ئاین بوون و هەردەم لە هەوڵی مانەوەدا بووە وەک خۆی. ڕێزی لەو لایەنانەی ئەوان گرتووە کە دووچاری دەستکاری و چەواشەکاری نەهاتوون، بەڵام هەموو کاتێک وابەستەی سەرچاوە سازگارەکانی خۆی بووە. خۆی لە خۆیدا ئیسلام نەپێویستی بە میراتی کۆن و نە بە فەنتازیای نوێ هەبوو. جا چۆن هەیبێت لە کاتێکدا قورئان لە پشتی ئەوەوە بوو، ئەو قورئانەی کە کتێبی هەموو پێغەمبەرانی سەردەمە جیاوازەکان و پەیامی سەرجەم ئەولیا مەشرەب جیاوازەکان و بەرهەمی هەموو ئەسفیاکان کە ڕێبازیان لە یەکتر جیاواز بووە بە کورتی و پوختی لە خۆدا کۆ کردوێتەوە. ئەو کتێبەی کە سەر و خوار و ڕاست و چەپ و پێش و دوا و هەر شەش لاکەی ڕووناکە و بە تەواوەتی داخراوە بەڕووی هەر چەشنە وەهم و گومانێکدا، خاڵی پشت پێبەستنی وەحی ئاسمانی و گفتاری ئەزەلیە و بەیەقین چەسپاوە. ئامانج و مەبەستی بەختەوەری هەمیشەییە وەک بەڕوونی دەبینرێت. ناوەڕۆکەکەی هیدایەتێکی ڕوون و ئاشکرایە، لای سەرەوەی بەنورەکانی ئیمان دەدرەوشێتەوە، لای ژێرەوەیشی لەسەر بەڵگە و بورهان ڕاگیر بووە وەک بە عیلمە اليەقین چەسپاوە، لای چەپی ڕامبوونی ژیری و دڵەکانە بە عەین اليەقین، میوەکەیشی ڕەحمەتی خوایی و بەهەشتی هەمیشەییە. ئەو ئیسلامەی کە بە کتێبێکی ئاوا گۆش بووە هەرگیز نەمحتاجی خەیاڵاتی ئایدیالیستەکانە و نەسەری لە لۆجیکی ڕیالیستیەکان و شێواز و میتۆدی ئەزمونگەراکان یان هەر کەسێکی دیداوە و نە هیچ یەکێک لەمانەیشی وەک سەرچاوەی باوەڕپێکرا و قبول کردووە. ئیسلام لە ڕوانگەی شێوازی تایبەت بەخۆی و میتۆدەکانی و پێشنیاری چارەسەر بۆ کێشەمرۆییەکان لە هەموو سیستەمە ئاسمانی و نائاسمانیەکانی تر جیاوازە و ئەو لە هەموو ڕوویەکەوە
نمونەیەکی پڕاوپڕی کامەڵیە. بەڵێ، ئەو ڕەچاوی هەموو تایبەتمەندیە بنەڕەتیەکانی مرۆڤ و توانە زیهنی و فیکری و ڕۆحیەکانی ئادەمیزاد دەکات و لە چوارچێوەیەکی زۆر فراواندا پێگەی ئەو دیاری دەکات و پاشان پرچەکی دەکات بە وزەی جۆراوجۆر، نەوەک هەندێک لە ڕێبازە فەلسەفیەکان تەنها ڕوو لە عەقڵ و فیکری ئەو دەکات و هەستەکانی فەرامۆش دەکات، نەچاو لە ئاستی میکانیزمی ویژداندا دەنووقێنێت و تەنها وەک بوونەوەرێکی عەقلی و لۆجیکی هەڵی دەسەنجێنێت. بە پێچەوانەوە ئیسلام لە چاوی بەدیهێنەرەوە بۆ مرۆڤ دەڕوانێت وەکو گشتێک کە شایەنی دابەشبوون و پارچە پارچەبوون نییە، مامەڵەی لەگەڵ دەکات. وەڵامی سەرجەم داخوازیەکانی هەستە دەرەکی و ناوەچیەکانی دەداتەوە و ئەو ئادەمیزاد بە هەموو لایەنە مادی و معنەویەکانیەوە ئامادە دەکات بۆ بەختەوەری دنیا و قیامەت و شایەنی بەهەشتی هەمیشەیی. هەرچی جێبەجێکردن و هێنانەدی هەموو ئەمانەشە هەر لە سەرەتاوە هەتا کۆتایی جێدەهێڵین بۆ ئەو قەڵەمە تایبەتمەندانەی کە ڕوونتر و فراوانتر شی دەکەنەوە و لێرەدا خاڵی کۆتایی دادەنەین.